ڕۆژێ سەحابە یاوەران ڕاوەستا بوون لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتە بوون. ئەفەرمێ ئەمە سەحابە هەموومان بێدەنگ بووین، دەنگمان لێ نەهات. ئوسامەی کوڕی زەید ئەفەرمێ هەموومان دەنگمان لێوە نەهات، وای لێ هات بێدەنگ بووین. پێغەمبەری خواش فەرمووی صلی الله عليه وسلم، فەرمووی من أحب عباد الله تعالى، چی کەسێک کە لای خوای پەروەردگار خۆشەویستە، لای پەروەردگار خۆشەویستە، ئەوانش بێدەنگ بوون. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسە خۆشەویستە کەسایەتی بەرزە، ڕەوشتی بەرزە، خوای پەروەردگار ڕەحمی پێەکە، چونکە ئەوە باشترین ئیماندارە، ئەوە باشترین کەسە کە خوای گەورە نوێژی بۆ حەساب دەکا، بە شەو نوێژی و ڕۆژووی ڕۆژانەی بۆ حەساب دەکا بەو کارە جوانەی کە ڕەوشتی بەرز بێ. و فەرموویانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ چوار شت هەیە ئینسانی ئیماندار کە لە دنیادا ئەگە دەستی پێوەگرێ باشتر و چاکترە. حفظ الئەمانە یەکێ لەوانە، کەواتە ئەمانەت پارێز بی، هەر ئەمانەتێکی لە بچووکە تا گەورە لاد بوو ئەبێ بیپارێزی بە جوانی. ئەمانەتی عیبادەت، ئەو عیبادەتانەی کە خوای گەورە فەرزی کردووە لەسەر من و تۆ، ئەوە ئەمانەتە. ئەو ماڵ و مناڵە ئەمانەتە، ئەو پارە و پولە ئەمانەتە، ئەو دەسەڵاتە ئەمانەتە، هەر شتێک تێ ئەمانەتە لە ژێر دەستا، سبەینی خوای گیان محاسبەت ئەکا لەسەری. وصدق الحديث، دوام هەر شتێک کە توت ڕاز بڵێ، خۆت بپارێزە لە درۆ خوا پەنامان بدا، لە شتی خراپ بەدەم تا بێ خوا پەنامان بدا. سێمیان وەڕەوشت بەرزی، و چوارەمیان العفافەت في الطماعة، واتا چوارەم داوێن پاکی یان في الطهر، یان داوێن پاکی و زک پاکی لە خواردنی حەڵاڵ، هەردووکی دەگرێتەوە. ئەم چوارە ئینسانی ئیماندار و بڕوادار ئەبێ خۆی دەستی پێوە بگرێ بە جوانی و بە چاکی. مسلمان